ئەوەی ئامانجەکانی ئێمە دیاریەکات، ئەوەی کە دوا ڕۆژی ئێمە دیاری دەکات و ئەوەی کە ئاوات و ئارەزووە لە ناخی هەر یەکێک لە ئێمە دەمانەوێت پێی بگەین بە بڕاردان دێتە ئاراوە. جا ئەم بەیانێ دەمانوێت زیاتر سەبارەت بە بڕاردان قسە بکەین و لەگەڵ ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کە پسپۆڕاتی تایبەتیان هەیە لەوەی کە ئایا کەسەکان چۆن بڕیار بدەن، ئەویش لێر عومەر لە ئستۆدیۆی سلێمانیەوە لەگەڵمان ئەبێت سەبارەت بە هێزی بڕاردان و هەنگاوەکانی سەرکەوتن گفتوگۆکەین. بەیانیت باش کاکلێر، هیوادارم کە بەیانێکی پڕوزەت دەست پێ کرد بێ پێش هەموو شتێ با بزانین بڕاردان بە چی ئەوترێت. بەیانی ئەوەش باش، سڵاو لە هەموو بینەران. تاوان بڕاردان وەکو پێناسەکەی بەم شێوەیە بەکارهێنانی ویستی ئینسانە بۆ یەکلاییکردنەوەی ئەو بابەتانی کە زیاتر لە بژاردەیەکیان هەیە بۆ گەیشتن بە ئامانجێک. تاوان بڕاردان سیفەتێکی مرۆڤە، ئەبێ لە مرۆڤ هەبێ، لەبەرەوەی بڕاردان بەشێکی گرنگی ژیانی ئێمەیە، ئەوەی کە تا ئێستا گەیشتون بەم شوێنەی ئێستامان هی بڕیارەکانی پێشوومانە. لە داهاتووشە کە ئەگەین بە شتێکی بڕیارەکانی ئێستامانە، کەواتە بڕاردان بەشێکی گرنگە لە ژیانی ئێمە، سیفەتێکە لە هەموو مرۆڤێکا هەیە. باشە کاکلێر، ئەتوانین بە واتایەکی تر کەمێڕوونی بکەینەوە بڵین بڕاردان ئەوەیە کە چەند هەڵبژاردەیەکت لە بەردەما، یاخود نا بڕاردان ئەوەیە کە یەکێک لەو هەڵبژاردانە هەڵبژێریت؟ طبعاً یەکێک لەو هەڵبژاردانەی کە هێتە بەردەستە هەڵبژێری. ئەزانی چۆنە بڕاردان بە دوو شێواز بۆ ئێمە هەیە، یان دەست پێشخەریکی ئێمەیە لە پلان و بەرنامی ژیانمانە خۆمان دیارەکەین بڕیارە دەین ئەم شتە بکەین، باشە بۆ داهاتوو. باش. جۆرێکی تر ئەوەیە کۆمەڵی ڕوودا و پێشاتێتە پێشەوە بۆ ئێمە، ئەبێ کتوپڕ بڕیار بدەین لەسەر ئەو بابەتانە. یعنی پێشتر خۆمان ئابۆ ئامادە نەکردووە، بەڵام لێرە ئابێ گونجاوترین بڕیار بین لە ماوەیەکی کەمە. جۆری پێشووتر کە باسمان کرد، پێشتر ڕەنگە مانگێ بیری لێ بکەینەوە، هەفتەیە بیری لێ بکەینەوە، ئەوە دەست پێشخەری خۆمانە، لە ناو ئامانچەکەمانە جێیەکەینەوە، لە ناو پلانەکەمانە جێیەکەینەوە. باشە، هەنگاوەکانی بڕاردان چین؟ ئەگەر بمانەوێت بڕیارێکی دروست بدەین، هەندێک جار ناچارین بڕیارەکە ئەزانین بەدڵی ئێمە نییە، بەڵام هەر دەبێ بڕیار لەسەر بابەتەکە بدەین. هەنگاونان بۆ ئەو جۆرە بڕیارانە چین؟ طبعاً ئەوانەی کە لەسەر ئەم پرسە قسەیان کردووە، هەندێکیان بە 5 هەنگاو، هەندێکیان بە 7 هەنگاو. ئێمە لێرە 3 هەنگاوی سەرەکی باسەکەین. یەکەم بوونی ڕوئیا و ئامانج لە ژیانە، وا ئاکا کە ئێمە بڕیارەکانمان ئاسانتر بۆ بدرێ و دروستتر بن. ڕوئیا گەورەترە لە ئامانج، بۆ ئەوەی بینەرانی شتێ بگەن زۆر بە ئاسانی. ڕوئیا ئەوەیە کە تۆ هەموو تەمەنی خۆت ئەی بەچی سبەینی لە پاڵ ناوەکەتا خەڵکی چیان بیرکەوێتەوە. چۆن ئێمە ئێستا ئاڵین ئەدیسۆن یەکسەر کارەبا ڕووناکی بە مێشکمانایەت، ئەوە ڕوئیایە. ئایا ڕوئیاکەوێ ببێ نووسەرێکی گەورە، یاخود ڕاگەیان کارێکی پرۆفیشناڵ، یاخود چیرۆکنووسێکی بەناوبانگ، یاخود سیاسەیەکی بەهێز، ئەمانە هەمووی ڕوئیای ئەو تاکە کەسەیە. ئامانجەکانیش کە لە ژیانە هەیەتی خزمەت بەم ڕوئیای ئەم کەسە ئاکەن. بۆ یەکێکە لە هەنگاوەکانی بڕاردان، چکە ئینسان تا ڕوئیای نەبێ بڕیارەکانیشی قورسترە بێ و نازانێت چی بڕیارێ بە. زۆربەی جار ئەوانی ڕوئیان نییە ئەکەونە ژێر کاریگەری ئەوانی ترەوە، ئەوانی تر کاتەکانی بەکارێنن، ئەوانی تر بڕیاری بۆ ئەدەن، لەبەرەوەی هیچ ڕوئیاکی نییە. بەڵام کە ئینسان ڕوئیا و ئامانجی هەبوو، هەموو بڕیارەکانی چی قورسەکان بن، چی سادە و ئاسانەکانی ڕۆژانش بن، بە فلتەری ئامانج و ڕوئیاکەی ئەمە ئاڕۆن. هەتا بۆ چون بۆ بازاڕێکش، یعنی بەو فلتەرا ڕوابزانە تا چەند خزمەت بۆ ئامانجی ئەوە کات، خزمەت بەو ڕوئیایی کە ئەو هەیەی لە ژیانی ئەیکا، چ جای بگا بە بڕیارە قورسەکانی تر. بۆیە یەکەم هەنگاو زۆر مهمە ئینسان ڕوئیایی هەبێ، بزانە چی ئەوێ لە ژیان، ئەوێ لە داهاتوە ببێ بە چی. وتمان جیاوازە لە ئامانج خزمەتی ڕوئیاکە ئاکا. خاڵێکی تر کۆکردنەوەی زانیاریە دەربارەی ئەو شتەی کە تۆ ئەتوێ بڕیاری لێبەی. بەڕاستی ئێمە کە هەموو جارێ پەشیمانە بین لە بڕیارەکانمان،
یەکەم شت کە لی پەشیمانی ئەوەی ئەڵێن نەمانزانی زانیاریمان دەربارەی ئەو شتە نەبوو بۆیە باش وایە بە تایبەتی بۆ بڕارە قورس و مەسیرەکان ئەوانی مەساری ژیانی ئینسانە گۆڕن زانیاریکی باش کۆکاتەوە چی خۆی بێ چی لە دەوروبەریش بێ سێرچ بکە بۆ ئەو بابەتە و بگەڕێ بە دوایە بزانێن چییە مەسەلەن بڕارە قورسەکانی وەکو جێهێشتنی وڵات وەکو زەواجکردن وەکو بازرگانی بزنسێ ناکری ئەمە بە مدەیەکی کەم بڕارەکە بابێ بەڕاستی زانیاری کۆباتە خاڵی ئاخیر ئەوەیە کە ئینسانەکە ڕاوێش بکە ڕاوێشکردن زۆر گرنگە بۆ ئەوەی کە تۆ بڕارەکە ئاسانتر بدەیت و دروستریش بێ ئەبێ ئینسان لە ناو خێزانەکەیە بێ لە ناو هاوڕەکانیا بێ لە ناو هاوپیشەکانیا بێ چەند کەسێک بناسی و متمانیان پێ بکە کە ڕاوێژیان پێ بکە بەمەرجێ زانیاریان لەسەر ئەو بابەتە هەبێ و دڵسۆزیش بن دواتر یێتە سەر ئەوەی کە جێبەجێکردنی بڕیارەکە و لە کات و زەمانێک ئابێ بۆی دیاری بکەی کە جێبەجێیەکەی باشە ئەمانە بەگشتیم چەند هەنگاوە ئەوانن کە بڕیارێکی دروستی لێ باشە باست لە ڕاوێژ کرد من دواتر دێمە سەر ڕاوێژ بەڵام ئێستا با باسی ترسیش بکەین ئێمەی مرۆڤ هەر بە سروشتی خۆمان بەشێکمان وە لە سروشتا ڕاهاتوین کە لە بازنەی ئەمنی خۆمان ئەو بازنەیە کە بۆ خۆمانمان داناوەڵین بازنێکی ئەمنە ئەترسین لەو بازنێ دەرچین ڕەنگە بڕیارێکمان هەبێت یاخود لە دڵمانە هەبێت کە بڕیار لەبارەی شتێکەوە بدەین بەڵام نەمانوێت لەو بازنە ئەمنە دەربچین ترسی ئەومان بێ بچینە دەرەوە لە بازنەکە شکست بێنین ترەگەر لە ڕووی بزنسەوەیە گەر لە ڕووی هاوسەرگیریەوەیە لە ڕووی خوێندنەوەیە گۆڕینی بەشی خوێندنەکەیەتی لە زانکۆ ئەمانە هەمووی چ پەیوەندێکیان هەیە بە ترسەوە دەست خۆش بێت تاوان پەیوەندێکی زۆریان هەیە بۆ بڕیارە سادە و ئاسانەکان ئینسان ناترسێ چێ بە بازار جۆرە جلێکە کڕێ مەسەلەن چی جۆرە خواردنێک ئەمانش بڕیارن بەڕاستی بە زەمانە هیچ سترێسێ بۆ ئینسانەکە دروست ناکەن مەگەرێکە ئەوەی لەناو خۆمانە باو زۆر مەسەن کەسێکی واسواز بێ ئەمەی بەسەرا بێ بەڵام بۆ بڕیارە قورسەکان بۆ وانەی مەساری ژیانی ئینسانە گۆڕن وەکو زەواج وەکو بزنس و جێشتنی وڵات و هەتا دوایی ترس پەیوەندی هەیە کە لەو هۆکارانەی کە ئینسان ئەترسێ بڕیار بدا ئەوەیە کە شتەکە مستەقبەلیە یعنی پەیوەندە بە ژیانی داهاتووی ئەم کەسەوە ترسی هەیە لەوەی کە ئەگەر ئەم شتە نەبێت دواتر چی ڕوو ئەدا ترسەوەیە کە یعنی بەدیلی نییە بۆ دوای ئەو شتەی کە ڕوو ئەدا ئەم بڕیاری لەسەر نادا ئەترسێ یانەوەی ئەزمموی کەسانی پێش خۆیەتی بۆ ئەو بابەتە بۆ مەسەلەن بۆ نمونە بۆ هاوسەرگیری خوشکێکی برایەکی هاوڕەیەکی ئەزمموونێکی تاڵی هەیە لەبارەی ئەوە ئەمیش واتی ئێگا هەمان ئەزمون بۆ ئەم دووبارە بێتەوە کە ئەمە لە ڕاستیە دوورە لە ڕاستیەوە هەر ئینسانێ لە ئینسانێکی تر جیاوازە ئەو شتانەشی بۆی یەتە پێش هەتا ئەزمموی شێکا بەسەری شێت جیاوازە لە ئینسانێکی تر هەتا خێزانێک نییە لە خێزانێکی تر بچێت چ جای تاکێک لە تاکێکی تر بچێت کەواتە ترس ڕێگرێ لەوەی ئینسان لەم بازنەی کە تۆ باسی کرد بازنەی ناوچەی پاڵدانەوەی پێڵێن بێتە دەرەوە ئینسان بە ڕیتمێکی ژیان ڕاهاتووە ئەوکو کردەواری ئەڵێ دەستی گرتۆ بە کڵاوەکەی سەری خۆیەوە ڕاتووە لەسەر جوڵەکانی ڕۆژانی لەسەر ئەرک و کارەکانی ڕۆژانی لەم بازنەیە ئەخولێتەوە ژیانی ناگۆڕێ هەموو ژیانی دووبارەیە چەند هەلێکش دەرفەتێک ژێتە پێشەوە بۆ ئەوی ژیانی بگۆڕێ چی لەباری کەسێتیەوە بێت چی لەباری بەدەستێنانی کۆمەڵشتی نوێ بێت لە ژیانیا ئێوێن بازنی لێ تێک نەچێ ئەمە بۆ هەموو ئینسانێک گێتە پێشەوە یعنی ئەگەر لی بگەڕێی هەر لەم بازنە ئەخولێتەوە بۆیە گرنگە ئینسان بزانێ ئەم ناوچی پاڵدانەوە جێ بهێڵێت ڕاستە لەسەر نەفسێتی قورسە سەرەتا یعنی جۆرێ ژیانی تریێتە پێشەوە پێشوازی لەیەکە کە زۆر جیاواز بۆ لە ژیانەکەی تر ئایا ئەمە چی زەواجکردن بێ ئایا چی دەستکردن بە بزنسێک بێت ئایا گۆڕینی شوێنگەی و وڵاتەکەی بێ ئەمانە زۆر گرنگە کە ئینسان زۆر باشە بتوانێت لە ژیان بابینە سەر باسی ڕاوێژکردن باسی ڕاوێژکردنت کرد ئێمە لە کاتی بڕیاردانە ئەگەر یەک چاو پێخشانەوە بکەین هەر کەسێکمان بە خۆمان کە بڕیارێکمان ویستۆ بدەین ئەچین بۆ لای ئەو کەسەی کە هاوڕایە لەگەڵ من ڕاوێژ بۆ کەساکەین کە هاوڕایە لەگەڵ بڕیارەکەی منە هەمیشە خۆمانە پارێزین لەو کەسەی کە ڕایەکی جیاوازیان هەیە یاخود ڕاوێژێکی جیاوازت پێکەن کامیان دروستە سەردانی ئەو کەسە بکەم ڕاوێژی پێ بکەم کە هاوڕایە لەگەڵ من یان ڕای جیاوازیش وەرگرم
زۆربەی ئێمە لە کاتی ڕاوێژکردنان تاوان خۆی ڕاوێژکردن بۆ ئەوەیە تۆ کۆمەڵی زانیاری لێونە ئەزمون و تیانە ئەتەوێ ئاشکرا بێت و بیزانیت ئەمجا دەست بکەی بەو کارە بەڵام بەداخەوە زۆربەی ئەوانەی کە ڕاوێژەکەن ئەیانەوەی کەسی بەرامبەر بڕیارەکەیان بۆ بە بەتایبەتی لە بڕیارە گەورەکانەکە ئەمە شتێکی زۆر زۆر هەڵەیە ئەم کەسە لە بڕیارە گرنگەکانی ژیانە ئەبێ خۆی تاکە بڕیاردە بەڵام ڕاوێژکردن یەکسان نییە بە سەپاندنی ڕاوێژەکەی ئەو بەسەر خۆتا تەنها وەرگرتنی عەقڵێکی زیادەیە ئەوەی کە توت و ئێمە حەزەکەین هاوڕابێ لەگەڵمانە و دیارە ئەو ئامانجە زۆر حەزمان لێتی و وەکو پرسە گورگانێک وایە کە حەزەکەین بەرامبەر سەداست هاوڕابێ و یەکسەر بڵێ من بەدڵمەوە ئەو بڕیارە بدە لە ژیانتا ئەمە هەڵەیە نەخێرە بێ خوێندنەوەیەکی منتیقی و عەقڵانی بێ بۆ ئەو ڕووداوە بەپێی ئەزمموی ئەو کەسە و زانیاری ئەو کەسە کە ئێمە ڕاوێژەکەمان پێ کردووە نەک ئەوەی کە ئەشەدومان بۆ بک بۆ ئەو بابەتە چکە دواتر ئێمە هەر خۆمانی لۆمەی ئەو کەساکەین ئەڵێن ڕاوێژمان پێکرد بە هەڵەی بردین ئەبێ و کەسانیشی کە ڕاوێژان پێکرێ وریا بن تەنها ڕاوێژ نەک بڕیار بن بۆ بەرامبەرەکەیە ئەو کەسانش مواسەفاتیانەوە بێ کە ڕاوێژان پێەکەین کەسانی دڵسۆز بن چکە هەیە زانیاری لەسەر بابەتەکەی بەڵام دڵسۆزی تۆ نییە جاری وایە حەسوودیەک لەو کەسا هەیە بەرامبەر ئەو کەسە دواتر ئێمە هەستی پێەکەین ئەڵێن مەبەستێکی تری هەبوو سیفەتێکی تر ئەوەیە کە زانیاری لەو بابەتە هەبێ ینی بەداخەڵ خەڵکی ئێمە ئێستا لەسەر هەموو شتێک ڕاوێژ هەیە ئۆتۆمبیلێکە کڕی خانوویەکە گۆڕی نە ئەزمموی هەیە نە شارەزای هەیە ڕاوێژی خۆی ئەیە و زۆر بە دڵنیاییش قساکە لەسەر ئەو بابەتە و ئێمە ینی بوونەوەرێکی دەوروبەرەکەمان تەئسیری لەسەر ئێمە هەیە جاری وایە یەک ڕستە ژیانی ئێمە گۆڕێ یەک ڕستەوە لە ئێماکە بڕیارەکانمان بگۆڕین بە جۆرێکی تر بۆیە ینی ئەو کەسی کە ڕاوێژەیە بێ ئاگاداری ئەمە بێ کە ئەم کەسە تەئسیری تێکە و ئەو ڕائیکە تۆ بەردەسی ئاخی ئەو کەسەشی کە ڕاوێژەکە بێ بزانێن کە لە بڕیارە گرنگەکانی ژیانە خۆی تاکە بڕیار دەربێ لە کۆتاییە دوای ڕاوێژەکە نەک ئەوەی کە ئەوانی تر بڕیاری بۆ بدەن کاکلەر هەندێک کەسیش هەیە کە لە کاتی بڕیاردانە ڕاوێژ بە کەس ناکات دەڵێ ژیانی خۆمە من باشتری لێ ئەزانم و ئەوەی کە خۆم بمەوێ ئەیکەم تەنانەت ئەگەر کەسانێکیش هەبن بیانوێ ڕاوێژی پێ بدەن و هەندێک ڕێگەشی پێنیشان بدەن دواتر ئەم جۆرە کەسانە وەکو ڕاهێنەرێکی گەشە پێدانی مرۆیی چۆن دەیان بینن کەسانێکن کە سەرکەوتووە بن لە کارەکانیان یاخودنا طبعا نسبیە هەندێک جار هەندێک کەس ڕاوێژ ناکە و پرس بە کەسانی تر ناکە سەرکەوتوش بووە لەو بڕیارەیە بەڵام بەعامی ئەو بل هەنگاوەکانیشا باسمان کە ڕاوێژکردن شتێکی زۆر باشە هەتا لە دینی ئیسلامە وەکو ئەمرێ پێمانەڵێ کە شاوەرە بکەن مشاوەرە بکەن بە دەوروبەرتان لەبەرەوەی ئێمە کۆمەڵێ شت ئەزانین لێمان دیارە لای کەسانێکی تر شتێتریان لێ دیارە کە ئێمە پێی نازانی و پێی پێ نابین بەڵێ گرنگکە ڕاوێژ بکرێ ئەوانەشی کە نایکەن تەواو هەموو کەس ئازادە بەڵام دواتر ئەبێ هەر خۆیان مەسئولیەتی ئەوە بگرن ئەستۆ کە لەو بڕیاری کە هەڵەیە لە ژیانیانە یانە یاخۆت پرسیان بە کەس نەکردووە ڕاوێژکردن وەکوتم یەکسان نییە بۆی بڕیار بۆ تۆ باتەوە ڕائێ وەرەگری لەو کەسەی کە ئەزانی کە شارەزای لەو بابەتە هەیە و ئەمینیشە دڵسۆزە زۆر باشە من یەک پرسیارم بە کورتی هەیە کە دوا پرسیارە ئەویژەوەی کە ئەم گفتوگۆیی کە لە نێوان من و جەناب چاکرا بۆ ئەوەی کە بینەر بزانێت بڕیار بدات لە دواتر بۆ ئەوەی کە کەسێکی سەرکەوتوو بیان لە پرۆژەی لەو کاری کە ئەیکات ئەو هاوسەرکردی کە ئەیکات سەرکەوتوو بێ سەرکەوتن چییە بەچی ئەوترێ سەرکەوتن طبعا پێناسە زۆر کراوە بۆ سەرکەوتن جای لە بەدیهێنانی ئامانجێکە یان شتێک دەسەخین لە ژیانە بەڵام بەڕەئی من سەرکەوتن لە ژیانە ئەوەیە کە ئینسان بە هاوسەنگی و هاوسەنگی ڕاگرێ لە ڕەهەندەکانی ژیانیا تا ئەو کاتی لە ژیانیا ماوە مەسەلەن لە لایانی تەندروستیەوە لایانی خێزانیەوە کۆمەڵایەتیەوە پاشان پیشەکەی و ئەو پسپۆڕەی کە کاری لێەکە ئەگەر ئینسان توانی لەم شتانە هاوسەنگی ڕابگرێ بە شێوەیەکی ناڵین 100% یەکسان بەڵام لایەکیان پشتگوێ نەخا لەسەر حسابی لایەکی تریان
ئینسانێ زۆر پسپۆڕە زۆر شارەزای لەو بواری کە ئێستا کاری لەکە بەڵام سێرەکەی لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە تەواو لە فەشەلێکی گەورایە و بەردەوامیەتە دواوە. کەواتە ئەمانەی بڵین سەرکەوتن لە ژیانە ئەوەیە هاوسەنگی ڕاگرتن لە نێوان ڕەهەندەکانی ژیانە و بە تایبەتی لەو بواری کە تۆ حەزت لێتی کە تۆ هەڵە بژاردۆ ڕەغبەتت لێتی ڕۆژ بە ڕۆژ ئینسانەکە بەرەو پێش بچێت ئەمە پێی ئەڵێن سەرکەوتن. بەنیسبەت یەکێتر و جیاوازە لە یەکێکی ترە هەیە لە شتێکا سەرکەوتووە هەیە لە شتێکی تر ئەوکو گارنە دەروناسی گەورە ئاڵێ جۆری زیرەکەکان جیاوازە هەیە لە پەیوەندی کۆمەڵاتەکانە زیرەکە بێ پەرە بەوە بە هەیە لە با بڵین ڕەوان بێژیە زیرەکە ئەبێ کەسێکی وتار دەربێ یاخود کەسێکی پێشکەشکار بێ حتا جۆرەکانی زیرەکی بۆ حەوت جۆر دابەش کردووە کە ناکرێت ئێمە بە تەنها بە جۆرێک زیرەکی بڵێن ئەمە کەسێکی سەرکەوتۆ زیرەکە ئەبێ ئەمە بدۆزرێتەوە تەڵ ئەمە پرسێکی گەورەیە لە پەروەردەوە دەست پێکا لە خێزان و دەست پێکە ئایا ئەم سەرکەوتنی ئەم مناڵە لە مناڵیەوە چۆن شتی بۆ بڕەخسێ و چۆن پێی بەرێ بەوەی کە توانایەکی هەیە لە داهاتووە ببێ بە کارکتەرێکی بەهێز لەو بوارە. کەواتە زۆر باشە ئەوە دەرگای بابەت و تەوەرێکی دیکەمان لەگەڵ جەنابەت کردەوە بۆ جارێکی دیکە کە بووی بە میوانمان سەبارەت بە سەرکەوتن قسە بکەین. سپاس دەکەین دلێر عومەر ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی لەبارەی هێزی بڕیاردان و هەنگاوەکانی سەرکەوتنە بەیانیە لەگەڵمان بوویت و گفتوگۆمان کرد. سپاس.